ستاکە 24,000 هەشت وانە سێ قڵم داخل کردە داخڵکە ئەوە چارەمە هەتا 50 بڕوە 50 نا 50 زۆرە زۆر نکاکەم دەزان بەخوای کورە زۆر چ لە زاری تێ بەسە إلا ئەگەر زۆر بێ شانس بین والله معقول نییە کاکە والله زۆری ڤیدیۆکان پێتە لێم 25,000 بۆ 35,000 ئیلا ئەگە بێ شانس بین جاگاتە 40-50 ئەو تێگەی ئەگە زۆر بێ شانس کاکە ئێستا پێنجم داخل کردیە 40,000 و 675 تێدایە تا بەس عیبی نییە یاڵا ئەگە کەمی کرد بۆنە دەرەچێت ئەگە کەمی کرد ئەوە 8,100 USD کە داخل دەکەن ڕابزانام ئیسابەکەم چەند تێدامە ئێستا کە 233,000 کە یعنی تقریبان دەتانم چکە لە ئەوکەیت کەش هەندێکم هەیە دەتام 2 جاریت کەش تێکەمەوە چ مشکلە نییە ئێستا ئەوەندەی لێدەم ها یەڵڵا جەماعەت بەناوی خوای با ڤیدیۆکەشمان پیشاندە ڕاستە بابێ کورە بێلان ڕەشەکەش گەلک جوانە ها ڕۆژەکە جوانە پێتە لێم ئەجە چیان بەڕایەتی و چیان جوانترە یەک دقت خوا وڵا من سپێکە هەڵەبژێرم ڕاست دەقێتەوە ئەبێتە ڕەش یعنی کە ئەتەقێتەوە ڕەنگێ بێتە ڕەش سپێکە یعنی هەر سارێک بیتە قەینەوە ڕەشە کاکە ئێستا کە سەیفلەکەەوە چییە لێ دەما نۆ دیوسە هەدیە وزان دەبتە بە هەر بۆ دەست پێ بکە قەدەوەی تا فەیلەر ئەی کەرەوەخەوە زەبەش زۆر بێشەوە فەیلەر ئاری لەگەڵ تۆ زۆر بەجددیتە لەو وەڵا دویدا چوە لیڤڵ دوی ئەو جارە ئەو جارە من لێدە با بڕوە وەڵا فەیلەر 230 دی فەیلەر کورەوە چی ئەو فەیلەر دەخیدرێت ئۆ وەڵا چوە سێ بێتەکە بۆ 600 ئەجا هەموو دیسکاونتم هەیە 600ەکە بیتە 570 تازە ئەوان کەش کەم بۆ فەیل فەشەل وەڵا فەشەل یەڵە لەسە نای بێلانی یەڵە بابا دەی هەروەڵە چوو وەڵا چوە چاری چار لەسە نایی خۆم کرە ئەمن بێشانسە بێلان ئۆ وەڵا دەرچوو وەڵا چۆ پێنجی کاکە دیسا لەسە نایی بێلانی ئای فەشەل ئەو جارە نا دیسان فەشەلینە ئەو جارە وەڵا چۆ شەشی کورە بەجددی شەنسمانەیە ئێستا ژانەکە ئێستا ئەو بەجددیتە 7,500 ئەو بەجددیتە دوعابکە ڕێک بڕێتە سەر سێپیتاقەکە هەنە نەچێتە حەوت بڕاتە ڕێک سەپیتاقەکە لۆ دوعاوکە ئاخەیەک تەواو ئاخە بڕاتە سەر ڕقم حوتەکە نەحوت و بڕاتە حوت و ئەوانە ئەجا 15,000 یوسیە ئەی بابا یعنی کو دەستە سەهشتەکە کو دەستە سەهشتەکە وڵی ئیتر شانسە شانس قەت دەچی یعنی وڵی ئیتر لەوانەیە بەناوی من با بڕوە جارە یاڵە بێلە وەڵا حەفت 15,000 15,000
بابا ئێستەوە فێڵ بکە چ بکەین بۆ چەندی تێماوە چەند مایەوە 21,900 وەڵا بێ دوانی ترش داخەکە لێدە کاکە بنای خۆی لێدە یاڵا بەنای خۆی بەس دیتە خڕا فێڵیدا ڕاو دەبی داخلکەم لێت داخڵکەی ئەی بابا کورە زای زۆر باشات وڵی من خەمی ئەو حوتەم بوو ڕاستیان بیدا کاکە ئێستا 8,100 ویسی کۆ 6,900 ئەبێستا دوان تری تێکەی ئەتو جام دۆ جاب 8,100 کۆ 6,900 هەشت و شەش چەنەکە کەمەکە بێت دوو پیتاقی تری تێکەی یعنی 2,15,000 یعنی ئێستاوە الحاصل دوو 8,000 ویسی تێکە چی بکەین یعنی هەرەوە حەلە هەیە کورە ڕاستە بەجددی بێ شانس بووین وڵای ئەو خەڵکە بە 25,000 ویسی بە 30,000 ویسی بۆی دەرەچێتن معقول نییە ئێستەوە 15,000 ویسی ڕێک ئێستا ئەدەی دەبزانات ئەخ با پێت برێم دەرنەچی دەبی دوی تر لێ دەین ئارۆڵە ئەگە دەنەچەوێت دوی ترش لێ دەی تاوان ئەو ماوەی زۆر بە شانزمەوە زۆر ئەستێری سناپم وەگرت ڤێریفای تەلیگرام وەگرت کورە هەل هەم شتەچی یعنی ئێستا ئەوەش ببی تەواو بێلان گورە ناتەوە قسەکەم خۆ جاڵتە لێمەدا ڕێک جاڵتە لێمەدا بەخوا خۆیە ئەرە وەڵڵا سێوی تاخە وەڵڵا باش بوو یعنی چەند یعنی دەکات 8,000 ویسی ئارێ وەڵا بە 8,000 ویسی ئەو جەماعەت ئەو جەماعەت ئێستا چ دەکەین تەماشاکە ئەوە کۆلێکتمان کرد یەکەمیان من تەماشا چ دەکەم سیارەك لۆ خۆمەڵ دەبژێرم باشە سیارەك گیڤەوەی بێلان دەکەم تکتەکەیش دەمینێ ئەویش گیڤەوەی برادرێکی دیکە دەکەم ئێستا بێلان دەتوانم ئێستا گیڤەوەیکەم وڵا بزانە وەرە سەری بزانە ئەنێنرێ بۆم یان لەوەی پێمان سپێکەوە پێکە ئەوە گیڤ ئەوتە 20 بێلان not enough چیە ئەنەرجی not enough lucky middle بۆ ئەیکاڵ ئەوت نەکرد کۆلەکتر نەکرد با ئێستا چەند پیتاقەت هەیە تۆ سیانە خۆزانم نەچووەوە ئۆزام ئێستا کۆلێکتم کرد بۆستە ڕادەستم ناگری غەڵەت نەکەم ڕاوە سپێکەوەیە ئەوە گیف ئەوە بێلان گیف فێڵە تووسێن ئەو چیا check with your friend before gifting this gift item cannot return باشە یەکەم جا یاریکەین ئاخە not لێت ڕاستە failed to send gift future under maintenance ئەو چیە ئەلێ ناتوانانی بنێری لۆ نازانم فیچر ئەندەر مینتینس یانە بێ لە ژێر چاکردنەوەیە شتیوا هەیە گەواتە ئێستا ڕاوەڕا هیچ مەرجەکی هەیە لە بۆ گفت ئەگە بمە. マルジャカに ئەخەستا هیچ ئەگە هیچ مەرجەکان لە شەمەزەکان دەنەسێ ئەبێ بێتن. 'ئێ باشە 'ئەبێ بێتن. 'ئێ 'ئەوە
بس قبل الفيتشر اندر مينتينس يعني هو كشيء شركية. والله قصته يتسبكين بيلان. او يخوت مكرة جاري راوستا. ناوي يخو ناكرم. والله الشيطان دري لا راس زرده كيف بكره. لا نكي. نكي كده نكي. نكي لا انا ناكم. كفاديا. خو اوتسي والله يو دوش فكر لي كم هر ليم كي. اتسيكم يعني. بس بلا هیچ ئەوەی باشە نەدا ئەو پارە کۆینە زەردەکە لەوەی جل کوشتی پێ بکڕیان هیچ شتێکی ئەوە نەدا هیچ. نازمەوە چۆنە یعنی ئەوە لەوانەیە ئیلا کاکۆ دەزانین چۆنە دانیشی تەمەشا ئەوە دەبی ئەوەکە وچی گێچەکەی دەستە سەر 3 و 2 ئەوانە دەبی ئەو کاتی ئەوەی دەستە چەپ داگری کۆلێکتکەی تێدەگەی کە کۆلێکتیش کرد بێ استفادە دەبێتەوە 0 بێستفادە بالضبط یان لۆ نمونەکە گێچەکە هاتە سەر 6 دەتوانمەوە جلکانە بکڕم بەس بێ استفادە دەبی سیارەکەم لۆ دەرناچی بالضبط ئێستا چ بکەین برام لكن والله ما قد چاوەڕێکین چاک بێتەوە حالی تر نییە. واللهی نازانم ئێستا ئەمە سینێرجیمان وە بزانم زۆرە پێکەوە ئاسنە بێمان زۆرە یعنی مشکلەمان لە سینێرجی نییە. باشە هیچ شوێنێک نییە ڕیپۆرتی بکەی کێشەکە ڕیپۆرت بکەی ناوەڵە هیچ شوێنێک نییە ڕیپۆرت نووسرابێتن. هەتی مەجەبرێت چ بێلان ئەوە ئەمن سارێ مەگلارین دەردەسێنم بە چەند 500 دلار ئارپیم گۆڵ نییە بەخوا ئارپی سلڤەرە ئەرێکی تێ نییە بەس گەلک گەلک زای چەنویسی تێدامە ئێستا 85 ڕۆی زۆر بە شانس بووین زۆر باوەڕکە نابخ لەوەی ئەخیر لەوەی ئەخیر بە شانس بیدارەکە برا لەوەی ئاخیر ئەگەنەیدا بە ئەوە بزانە ئەمە دەبووینە فلیم بالضبط ڕێک سەرمانە چووە قوڕ ئەوستەوە جەوت گەلە خۆشاتوو زۆ بەداوای لێ بنەوە بەس دی یعنی حەزم لێ بوو گیرۆ یەکەم بەس ئیتر شتەکەوای لێ هات هەستت کووە؟ ئەمێ بۆ خۆم بکوژم ئەخ بۆ تەوان جەماعەت ئیشەکەمان فەشەلی هینە فکرە جەهەنەمیەکەی بێلان فەشەلی هینە ئێستاکە پێنج جۆرە خێ پێم دانا خۆم لۆ خۆمم سەرە کرد چی ئەوجە ئێستا ئەوەندەی حەز لێیە دەرێتن دەبی بە خۆشم دەری چوێنم ئێستا بەخۆم ئەو دوو سیارەی ئاخیر یان گۆڵدەکە یان ملۆنەکە یەکە چەند هەڵدەبژێرم بێلانیش دووبارە ئەم چەند ویسی لێدا ئەویش ئەوەندە ویسی لێ دەداتن لە سناپ ئەوەی سناپەکەشی لانیە لە دیسکریپشن سناپەکەم دادەنێم بزانین بێلان بە چەند ویسی لۆی دەردەچی بە 48,000 ویسی لۆن دەچوو بزانین بێلان بە چەند هەزار ویسی لۆی دەردەچی بەڕای تو بە چەند هەزار ویسی لۆ دەردەچی 25 بەخواوەندە والله ئەم شانسم هەبوو ئەوجە جەماعەت بێلان چیان ڕەنجی هەڵبژێرم ئێستا سێ تیکیتمان هەیە باشە ئەتو سێ تیکیتت دەبی چ هەڵدەبژێری من لەوانەیە ملەوەنەکەی ئەخیر ئەوە لەوانەیە بەڕای من تۆزەک نازانم بۆ ئیشەکەی من سقوتێنی تۆ منداڵانیە بۆ ئیشەکەی من سقوتێنی کاکە والله ئەوم پێ جوانە کرد والله ئەوەش جوانە کرد والله ئەوەش جوانە ئەخ بەس ئەو دوو سێتیکتنا ئەگەنە دەتوانم ئەو زەردە و ئەوە شاڵبژێرم یانی ئەو پامبە و ئەوە یان ئەو پامبە و ئەوە بەسیە ئیتر ئەو دوێیان هەم دەتوانین لە کاتی جەمپەکە بە سیارە بێ خوارێ هەم لە لاندەکە و هەم لە ناو یاریش چیان هەڵبژێرین کرد والله ئەوەش گەلێک جوانە ئەو من هەڵێبژێرم تۆی تر هەڵبژێرە بۆ خۆت دوودرم بەڕاستی دوودرم
تقليدم مكوا بەڕاستی دوو درۆ تازەوتە زەردەکەمەوێ کرۆژ گەلک ڕاقی گۆڵتنەکە جوانە والله هیچ جوانە یەڵە بێنە ئەگە نەزانست دەکەین ئەمن ئەوە ئەتو ئەوە وەدەکەین باش نییە کاکە ئەمنەوە چی کاتێ مەکلینەکە ویستەکەون بەناوی خوای یەس کوورێ ئەوە چییە ئەوە چییە ئەزڕا بابی هینینە لۆبیەکەم بینمە جێشیان ئەو زێبە شوێنە تایبەتی بۆ بکەوە حەزەکەی جارێ باوە هابی کا لە چیان لێە سێدان وش واو ئەجەزانیت لە ناو لۆبیش ئەوەی دەرگاکانی بینە ئێرە بینمە چەپ جوانترە مۆستانکەی بەمە جێوی ئەوەی لێکە ئێستا ئەوەیان دەکەینە مۆستان کا مۆستانکە کوورێ گەلێک جوانە تخوا جوان نیە جەماعەت کا پیرۆزباییەکانتان لە کۆمنت پیرۆزباییمان لەو بنێرن لە کۆمنتمان بەجێ بێنن حتا لایڤەکی دیکە لایڤی چ بابە حتا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان سپێری میخواتان لەگەڵ